أخذ الله من غرى الفاضل مع الصلوات اللهم صل على محمد وعلى آله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. بسم الله جشن کارگران اول می جزء شهر حلبچه است که در شهر حلبچه از 16 13 پیش چشم همه اینجوری ها بوده. اولین مجسمه که شهر حلبچه شهید شده و شده سمبل شهدای شهر حلبچه. اولین عکس این که از روزنامه‌های جهان منتشر شد از طرف احمد ناطقی بود، یکی از روزنامه‌نگاران کشور اسلامی در این مبارزات پس بار به مبارزات تعداد زیادی در شهر حلبچه شهید شدن. خوشبختانه 8 تا از اونها از واجد شهر حلبچه شهید شدن. بعد از یه شهودی روز از توی جسد شهیدان خودشان موندن که احمد ناطقی میاد نفس شهر از توی مبارز شهید شدن. 3 تاشون اون دو ماه پیش از بیمارستان شهر تهران از آغوش خود بودش تا حالا پیدا شد. معمولی که بود شهر بالا داشت. نوابون دیمون. این کامراهای روزنامه‌نگاران هست که عکس‌ها رو منتشر کردن و همان طرف علی حسن مزید اعدام شده. علی حسن مزید که همیشه و این با این مداد
کاک فەرحان مەچنە پێشەوە باڵە باڵە چۆت ماکۆم بێت یەک کەس خەمێنە یه مقدار تأخیر شد ما قرار با مصطفی ملاقات ما رابطه خوبی داریم بله ایشون قرار شد ما برای بار دوم هم به اتفاق شد لێرە هیچ ناڵێن بۆی لە جەلسەکە یەک جانسەکانمان بەخێرات بچین بۆ نه حتی اسرائیل استان‌ها نشون می‌فرمایند که اسرائیل استان‌ها میان و به خصوص و حتی مدارس در سطح استان‌ها کل استان‌ها به عنوان شکر خدا خوبه خود پرهیزگر خود پرستیج بر بزنه مثل خودم بله قرار شد دیگه جز تفاهم باشه که من تدریجاتی بەڵێ بەنای خی بەخشندە و میهرەبان ئازیزان خۆشەویستان بەخێر بێن ڕاگەاند کارانی سنووری پارێزگای هەڵەبجە بە ناوی ئێوە ئیداری پارێزگای هەڵەبجەوە پیرۆزبایەکی گەرم لە جەنابی ئوستانداری کرماشان ئاغای حەیدەری ئەەکەین بۆ پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ ئێمە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە وەفدێکی یاوەرمان لە مەرزی تەوێڵە شۆشمێ پێشوازیمان کرد لە پارێزگاری کرماشان کە بۆ چەند مەبەستێک سەردانی ئیداری پارێزگایان کەرێکیان لەو مەبەستانە پیرۆزباییکردن بوو لەوەی کە بووین بە 19هەمین پارێزگای حکوومەتی فیدراڵ دواتریش کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانمان خۆتان نەزانن ئێمە بە درێژایی چەندین کیلۆمەتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە سنوورمان هەیە و دوو دەواازەی فەرمیشمان هەیە ئەوش دەواازەی تەوێڵە و دەواازەی پشتەیە بۆیە هەمیشە ئێمە لە ساڵانی ڕابردووشە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە هەمیشە هەماهەنگیمان هەبووە وە کۆبوونەوەمان هەبوو پێویستە لەوانەیە هەندێجار کۆمەڵی کێشە و گرفت ڕوو ئەکات و بە تایبەتی تریش کە ئێستا مەرزی تەوێڵە بۆ بە مەرزێکی گەشتیاری بۆیە ئێمە هەردوو لەم کۆبوونەوەیە تەوان دوای هاتنی جەنابیان سەردانی مۆنۆمنتی هەڵەبجەی کرد تاجەگوڵینی ڕێز و وەفایدانە و لە دەفتەری یادەوەریەکانی مۆنۆمنتی هەڵەبجەیە یادەوەری نووسیوە و دواتریش ئەمڕۆ خۆتان نەزانن یادی 74 بوو هەر لەگەڵ ئێمە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە تاجەگوڵینەمان پێکەوە دانا لەگەڵ پارێزگاری کرماشانە و دواتریش هاتینەوە دیوانی پارێزگا و لەگەڵ سەرجەم ئەو سێکتەرانەی کە پێویست بوون و یاوەری بەڕێزیانی کرد ئێمە کۆبوونەوەیەکی زۆر باش و بەرهەمدارمان کرد ئێمە هەمیشە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە جگە لەوەی کە پەیوەندیەکی هاوسنووریمان هەیە پەیوەندێکی کۆمەڵایەتی و باشیشمان هەبووە لە ڕابردووە و هەوڵ ئەین زیاتر باشتریکەین بە تایبەتی ئێمە کە ئێستا بووین بە پارێزگایەکی نوێی حکوومەتی فیدراڵ هەوڵەین دوای تاوکردنی ڕێکارە ئیدارەکانمان لاەن حکوومەتی فیدراڵەوە بتوانین ئەو مەرزانەی کە هەمانە بکەین بە مەرزی فەرمی و دەواازەی کەژۆک و مەرزی سازان کە زۆر باسمان لەسەر کردووە ئێمە وەکو حکوومەتی یاریمی کوردستان کاری باشمان لەسەر کردووە پێم وایە لە مانگی داهاتووە ئەگەر زووتر نەبێت درەنگتر نابێ بەردی بناغەی جادەی مەرجی سازاندا ئەندێت و ئەمانیش بە هەمان شێوە زۆر هەماهەنگ و هاوکار بوون لەوەی کە ئەو مەرزە بکەوێتە سەر پێی خۆی و هەندێک کێشە و گرفتی مەرزەکانی کەشەیە کە هەمووی کێشەی ئیداری بچووکە هەوڵی چارەسەرکردنیانەیەن و ئێمە ئەم کۆبوونەوانەمان بەردەوام بێ و هەر لەم کۆبوونەوەی ئەمڕۆیە کۆمیتەیەک دروست ئەەکەین بە تایبەتی تر بۆ بواری وەبەرهێنان و گەشتیاری وە کشتتوکاڵی کە خۆتان نەزان ئەو دوو سێکتەری کشتتوکاڵ و گەشتیاری لە سنووری پارێزگای هەڵەبجە
دوو سێکتەری زۆر بنەڕەتین و لەسەروی هەمووشیانەوە ئێمە خەریکی ئامادەکارین لەگەڵ حکوومەتی یارمەتی کوردستانە کە کۆلێژی پزیشکی بکەینەوە خۆتان نەزانن کە کۆماری ئیسلامی ئێرانیش لە بواری پزیشکی و تەندروستیە پلەیەکی باش و نایابی هەیە هەر لە کۆبوونەوەکەیە کە بڕیاری هەماهەنگی و هێنانی پزیشکی تایبەتمەند بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی دراوە هەروە هاوکار و پشتیوانمان بن بۆ کار ئاسانیکردنی خوێندکاران و وەرگرتنیان لە کۆماری ئیسلامی ئێرانە و تەنانەت لە زانکۆ تایبەتەکانیشە هەوڵ بدرێ پارەی کەمتریان لێوەربگیرێ و هەماهەنگیش بن لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە کە بە وەفدی جیاوا سەردانی هەڵەبجە و هەم ئەمانەی ئێمەش سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکەم بۆ کردنەوەی کۆلێژی پزیشکی پارێزگای هەڵەبجە من جارێکە بە ناوی ئێوەشەوە و خەڵکی پارێزگای هەڵەبجە و بەخێراتنی جنابی پارێزگاری کرماشانەکەم هیوادارم ئینشاڵڵا ئەو کۆمیتەی کە دروستیەکەین و ئەو کۆبوونەوە وەرزیانەی کە بڕیار وایە لەگەڵ بەڕێزیانە ئەنجامی دەین بەرهەمدار بێت بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری و گەشتیاری و پەیوەندی کۆمەڵایەتەکانیشمان لەگەڵ کۆماری ئیسلامیە باشتر و باشتر بکەین زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. انگیزه سفرم به استان حلبچه انشاءالله ارتقاء روابط اقتصادی بین دو استان هست. بەنای خۆی بەخشەند و میهرەبان ئامانجم لە هاتم بۆ پارێزگای هەڵەبجە بەرزکردنەوەی ئاستی بازرگانی و ئابووریە لە نێوان پارێزگای کرماشان و هەڵەبجە. همچنین تبریک ارتقاء حلبچه به استانداری و هەروە پیرۆزباییکردن بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجە و تبریک به خانم ناقشه که به عنوان استاندار و اولین بانوی استاندار حلبچه انتخاب شدند و پیرۆزبایش لە نوخشەخان وەکو پارێزگاری هەڵەبجە و یەکەمین خاتوونی پارێزگاری هەڵەبجە لە ئاسی عێراق و ادای احترام به شهدای بمباران شیمیایی حلبچه وارد حلبچه شدند و سری بۆ ئامانجێ شاتم کە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ شەهیدانی گرانقەدری پارێزگای هەڵەبجە. دو کشور جمهوری اسلامی ایران و کشور عراق مناسبات متعدد و اقتصاد و امنیتشون با هم گره خورده. پەیوەندیەکانی عێراق و کۆماری ئیسلامی ئێران دوو ئابووری هاوبەشن و چارەنووس و ئابووری و ئاسایشیشان پێکەوە گرێدراوە. دو استان کرمانشاه و حلبچه مناسبات فرهنگی معنوی، دینی و تاریخی متعددی با هم دارند و دو پارێزگای هەڵەبجە و کرماشانیش پەیوەندی ئاینی و هەروەها عاتیفی و دینی و لایەنە جیاوازەکانی تریان پەیوەندی جیاوازیان لەگەڵ یەکترا هەیە. خانواده های دو استان ارتباطات و مراودات بسیاری با هم دارند. خێزانەکانی هەردوو پارێزگا پەیوەندی و هاتوچۆی زۆریان لە نێوان یەکترا هەیە. یقینا هر دو استان به هم وابسته هستند، هم اقتصادشون و هم موضوعات اجتماعیشون. بە دڵنیایی ئەم دوو پارێزگای پێکەوە گرێدراون هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی پەیوەندی خێزانیەکانیشەوە. در همین راستا امروز به اتفاق هیئتی از مدیران دستگاه‌های اجرایی نشستی رو با استاندار محترم حلبچه و همراهانشون داشتم. لە هەمان چوارچێوە ئێمە بە هاوکاری هەموو دایرە جیاوازەکانی پارێزگای هەڵەبجە لە ئێرەیە کۆبوونەوەیەکی هاوبەشمان لەگەڵ وەفدی پارێزگای هەڵەبجە و هاوتاکانیە ئەنجامدا و تصمیمات خوب و کارشناسی شده اتخاذ شد و بڕیاری زۆر باش و پسپۆڕیانە تێیدا درا لەو کۆبوونەوەیە. یکی از محورهای اصلی توسعه هر دو استان بحث مرز و بازارچه‌های مرزی است. یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی هەردوو پارێزگا باسی مەرزەکان و هەروەها بازارچەکانی مەرزە که انشاءالله بنا داریم به اتفاق و با کمک هر دو استان زیرساخته‌های این بازارچه‌ها ارتقاء پیدا بکنه و هیوادار و ئێمە بڕیارماندا و پێشبینی ئەوەیە کە بە هاوکاری هەردوو پارێزگاکە ژێرخانەکانی ئەم بازارچانە و ئەم شوێنانە بنیاد بنرێ و کاری لەسەر بکرێت. موافقت شد که کمیته‌ای با مسئولیت فرمانداران دو شهرستان پاوه و
حلبچه مصوبات این سفر را به صورت ویژه انشالله دنبال بکنند. ڕێکەوتن کرا لەسەرەوەی کە لیژنەیەکی هاوبەشی هەردوو پارێزگای قامقامێتی هەڵەبجە و پاوە ئەم خاڵانی کە لێرە جێگیر کراون بە شێوەیەکی ورد و پسپۆڕیانە بە دواچوونی بۆ بکەن و جێبەجێ بکەن. به ویژه موضوعاتی که مربوط به مرز و بازارچه هاست، بە تایبەت ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە مەرز و بازارچەکان. در خصوص مرز شوشمی تصمیمات خوبی گرفته شد، قرار شد هم ارتقاء پیدا بکنه و هم مشکلاتی که وجود داره برطرف بشه. لە بواری مەرزی شۆشمەوە بڕیاری زۆر باش و دروست دران، بڕیار درا کە ئاستەکەی بەرز بکرێتەوە و هەر کێشە لاوەکیانیشی کە هەیە بە شێوەیەکی خێرا چارەسەر بکرێت. هم بحث ساعت کاری که افزایش پیدا کنه، هم تردد مسافری و باری انشالله به صورت ویژه پیگیری بشه و هم بابەتی هاتوچۆی گەشتیاران و هم بابەتی هاتوچۆی بازرگانی و ئۆتۆمۆبیلەکان بە شێوەی کاتەکانیان زیاتر بکرێت بە شێوەی بەرچاو. و دو تا مرز شیخ سله و سازان هم تصمیمات خوبی گرفته شد که انشالله پیگیری بشه و اینها وارد چرخه فعالیت بشن. لەبارەی مەرزی پشتە و هەروەها سازان و بڕیاری زۆر باشش دران کە ئینشاڵڵا بڕیار درە لە ئایندەیەکی نزیکا بە دواچوونی جدی بۆ بکرێت. با توجه به این که خب حلبچه از لحاظ بیمارانی که وجود داره در حوزه پزشکی نیاز به تخصصهای مختلف هست، تصمیم گرفته شد که انشالله هیئتی از پزشکان متخصص مورد نیاز ظرف حد اکثر یکی 2 ماه آینده در حلبچه حضور پیدا بکنند. بەڕەچاوکردنی ئەو بریندارانی کە لە پارێزگای هەڵابجا هەیە و نەخۆشیانی کە لە ئەنجامی کارەساتەکانەوە بوونیان هەبووە، بڕیار درا لە ماوەی 1 تا 2 مانگی داهاتووە ئەو پسپۆڕیە پزیشکانی کە پسپۆڕیانی کە هەڵەبجە داوایەکە لە چوارچێوەی وەفدێکە تیمێکە بێن سەردانی پارێزگای هەڵەبجە بکەن بۆ چارەسەرکردنی و برینداران و نسبت به مداوای بیماران اقدام بکنند و چارەسەری بریندارەکان بکەن. و همچنین در خصوص پذیرش دانشجو در دانشگاه‌های استان کرمانشاه این آمادگی رو داریم که با نگاه ویژه به دانشجویان حلبچه انشالله همکاری لازم صورت بگیره. و لە بواری وەرگرتنی خوێندکاری پارێزگای هەڵەبجە لە پارێزگای کرماشانە ئێمە بڕیارمان داوە ئەو خوێندکارانە وەربگرین و چاوێکی تایبەتیشمان لیان بێ لە بواری هاوکاریکردنیان لە پارێزگای کرماشان زانکۆکانی پارێزگای کرماشان. با توجه به تجربیات و توان بالایی که ما در حوزه خدمات فنی و مهندسی و ساخت و ساز مسکن داریم، مقرر شد که هیئتی انشالله به حلبچه سفر کنن و بتونن در خصوص ساخت ساز با مسئولین محترم استان حلبچه همکاری لازم و سرمایه‌گذاری لازم رو داشته باشند. لەبەر ئەو پۆتانسیێڵ و توانە گەورەی لە بواری ئەندازیاری و تەکنیکی ئەندازیاری کە پارێزگای کرماشان هەیەی لە بواری دروستکردن و بیناسازیەوەمانە بڕیار درا کە وەفدێکی وەبەرهێنان و ئەندازیاری دروستکردن و بینا دروستکردن و بەرهێنان لە ماوەیەکی نزیکە سەردانی پارێزگای هەڵەبجە بکەن. و نهایتا مسبب شد که نمایشگاه توانمندی‌های 2 استان انشالله برگزار بشه و لە کۆتاییشە ئەوە جێگیر کرا کە پێشانگای توانا و دەرفەتەکانی هەردوو لە بوارە بازرگانی و ئابوووریەکانی هەردوو لە هەردوو پارێزگا ئەنجام بدرێت. و نشست فرمانداران شهرستان‌های پاوه و حلبچه به صورت ماهانه و نشست استانداران به صورت فصلی برای پیگیری مصوبات هم برگزار بشه و هەروەها کۆبوونەوەی هەردوو قایمقامەکەی پاوە و کرماشان بە شێوەی مانگانە ئەنجام بدرێت و کۆبوونەوەی پارێزگارەکانیش بە شێوەی 3 مانگ یەکجار ئەنجام بدرێت. امیدوارم با تصمیماتی که گرفته شد و پیگیری‌هایی که انشالله انجام خواهد شد و روابط خوبی که انشالله برقرار خواهد شد، شاهد توسعه، ترقی و پیشرفت هر 2 استان در حوزه‌های مختلف عمرانی و اقتصادی باشیم. هیوادارم بۆ گفتوگوانی کە ئەنجام درا و بۆ بەدادەچوونانەی کە قەرارە ئەنجام بدرێت لە داهاتووە و بە شێوەیەکی کارا جێبەجێیان بکەین، هیوادارین بینەری هەرچی زیاتری گەشەسەندنی هەردوو پارێزگار. از میهمان نوازی استاندار محترم حلبچه و همکارانشون هم صمیمانه سپاسگزارم. و سپاسی میوانداری گەرمی پارێزگاری هەڵەبجە و تەواوی خەڵکی هەڵەبجەکەم.